یەکێکتر لە کێشەکان بەکارهێنانی کیسەی پلاستیکە لە ژیانی ڕۆژانەمان و لە کڕینی پێداویستەکانی ڕۆژانەیە، چ لە کڕینی کەلوپەل و پێداویستی وەکو خۆراک و جلوبەرگ و ئەوانەوە بێت، چ لە کڕینی سەمون و نان و ئەو پێداویستانی ترابێت کە لە ڕۆژانە ئێمە پێویستمان پێێتی. لە ڕۆژێکا بۆ نمونە هەر تاکێک لە خۆمانەوە دەست پێ بکەین، باسی ژمارەی زۆر گەورە نەکەین لە جیهانە چۆنە، ئەتوانین هەر کەسێ لای خۆمانە ئەو داتایە یاخود ئەو ژمارەیە لا خۆی بپێوێت لە ڕۆژێکا چەند کیسەی نایلۆنی پێویستە. بۆ نمونە ئەمڕۆ تۆ ئەچیتە بازار پێویستی بە کڕینی چەند کیلۆیەک سەوزە و میوە هەبێت، ئەگەر هاتو تۆ کیسەی نایلۆن بەکاربهێنیت تۆ بۆ یەکجارە لە کڕینی ئەو پێداویستی و تا ئینتە ماڵەوە بۆ سەر سندەکە فڕێ ئەیدوایەوە. دوای ئەو کە فڕێ ئەڤێت ئەم کیسە نایلۆنە ئەبێ بەڵایەک بۆ سروشت و جارێکی تر ئەم پلاستیکە لە سروشتە ئەمێنێتەوە و کێشەی ژینگەی دروستەکە. کێشە ژینگەیەکان خۆی لە چی ئەمێنێتەوە؟ ئەم پلاستیکانی کە هەن دوایەوەی کە چەند سە ساڵێکی بۆشی بوونەوە کە شیشە بێتەوە بێ بە کێشە جارێکی تر کەچێتە ناو پێکاتی خۆراکە و چێتە خاکەوە، ئەچێتە ئەو بەرهەمانەوە کە ئێمە ڕۆژانە وەکو خۆراک بەکارهێنین وەکو مرۆڤ. بۆ نمونە ئەگەر بڕۆین بۆ سەمونخانەیەک من بمەوێ سەمون بکڕم یاخود نابکڕم بە گەرمی ئەو سەمونە ئەکەیتە ناو ئەو کیسە نایلۆنەوە، کارلێکەکە لەگەڵ نایلۆنەکەیە و خۆراکەکە یاخونانەکە بۆ پیس ئەبێ بە ئەو مادە پلاستیکیە و ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی شێرپێنجە کە زۆربەی داتا و توێژینەوەکان ئەوەمان پێڵێن کە دوور بکەین و لە بەکارهێنانی. وەکو چارەسەریش بەدیلەکەی چییە؟ ئێمە توانین کیسەی قماش بەکاربێنین کە توانین کیسە قماشە چەند جارێک بەکاری بێنێت و بیش و هیچی لێ نایەت و دۆستی ژینگەیە و لە عینەن کاتیشا تۆ لە ڕووی ئابووریەوە تۆ یەکجار تۆ کیسە قماشە ئەکرێت توانانی بۆ ساڵێک و چەند ساڵێکیش بەکاری بین. کیسەی وا هەیە من هەمە ئەوە بۆ نزیکی 3 ساڵە بێ ئەو کیسەی بەکارێم نەتێک چووە و شتومە و بەکارم هێناوەتەوە و لە ئێستاشە گەنجان حەزەکەم ئەو بیکەن بە لە بینی خۆیانە بیکەن بە چاڵانجێک کە ئەم کیسانە بەکاربێن هەم جوانترە و هەم دۆستی ژینگەیە. خەڵک کاتێک ڕوات نەخۆشەکەوێ ڕوا بۆ لای پزیشکەکان بۆی چارەسەر وەرگێ بۆ نمونە لەوانەیە کەپسولێکی بدەن یاخود حەبێکی بدەنێ دەدانەی تیابێ، بەڵام ئەو بە خواردنی 4 دانە 5 دانە چاک بێ، ئەو بەشێ ئەمێنێتەوە بۆ نمونە فڕێداتە ناو خۆڵ و خاشاک کە فڕێداتە ناو خۆڵ و خاشاک ئەمە لە چەند ڕوویەکە و مەترسیدارە، یانەوە تا دواتر کاتێ فڕادرێت تێکەڵ بە ئاوەڕۆ ئەبێ بەم شێوەیە هەنێ جار بەستراوە بە کشت و کاڵەکان یاخود بە یعنی هەر شتێکی کشت و کاڵی، ئەمە یەکێک لە مەترسیەکانی. یەکێکتر لەوانەیە تێکەڵ بێ بە ڕووبارەکان، لەوێش بە هەمان شێوە مەترسی دروستەکە کە ئەم ئاوە بۆچی بەکارێت دواتر کە ئەو مادەی تێچووە. ئایا ماسیەکان بەرکەوتیان لەگەڵێ بێ دواتر خەڵک کە ماسیەکە خوا هەر کاریگەری لە سەریان هەیە، یعنی ئەبینین فرەمەودا و یعنی فرەلایەنە هەمووی کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. بۆیە وا باشترە کە خەڵک کۆدەنگ بن لەسەرەوەی کە ئەم مادانە کاتێک ئەمێنێتەوە کۆی بکەنەوە لە یەک شوێنی دیاریکراو، واتە بۆ نمونە هەر کۆمەڵە گەڕەکێک شوێنێکی دیاریکراویان هەبێ هەمویان ئاگدار بن کەم پاشماوی مایەوە لەوێ کۆی کەنەوە کە کۆیان کردەوە دواتر بە شێوەیەکی زانستیانە لە ناو ببرێت بۆی زیان و تەندروستی بۆ کەس نەبێ. ئەمە هەموو تاکێک دەتوانێت ئەم کارە بکات.